لیاریەکانی هەفتەی سێمی خولی پلەیەکی عێراق برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری عەلەمی کرد. برایەتی بۆ یاریە بە پێکاتەی دووەم هاتە نێو یاریگا، چونکە یەکشەمە لە یاریەکی سارەنووساس ڕوبەڕووی سیروانی پێشەنجی خولی نایەبی کوردستان دەبێتەوە. لە سەرەتاوە برایەتی کۆنتڕۆڵی تۆپی گرتە دەست، بەڵام مەترسی کەم بوو لەسەر گۆڵی میوان. لە خولەکی 16 لە هێرشێکی هەڵگەڕاوە ناوبژوان لێدانێکی سزای بۆ عەلەم ئەژمار کرد. حسێن حەیدەر سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵ یەکەمی بۆ عەلەم تۆمار کرد. برایەتی هەوڵەکانی بۆ گۆڵ یەکسانی چڕ کردەوە. لە خولەکی 35 عەبدوڵڵا خەلیل ئەنجامەکەی بۆ برایەتی یەکسان کردەوە. لە نیوەی دووەم برایەتی بە هێرشبردنەوە دەستی بەیاری کرد. عەلەمیش پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست. لە خولەکی 73 دوای ئەوەی دوو جار گۆڵپارێزی عەلەم تۆپەکەی لە گۆڵ دوور خستەوە. بۆ جاری سێم کاردۆ کەمال کردی بە گۆڵ و برایەتی بە گۆڵی دووەم پێشخست. دوای دەخولێک حوسێن ئیبراهیم ئەنجامەکەی بۆ عەلەم یەکسان کردەوە. هەمان یاریزان لە خولەکی نۆهات جارێکی دیکە گەڕایەوە و گۆڵی سێمیشی بۆ عەلەم تۆمار کرد. یاریەکە با 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی عەلەم کۆتایی هات. سپاس بۆ خوا توانیمان سێ خاڵی گرنگ لە دەرەوەی یاریگای خۆمان بەدەست بهێنین لە یانەی برایەتی. بەڕاستی یانەکەمان شایستی ئەو دڵخۆشیەیە. ئینشاءڵڵا لە داهاتوو باشتر دەبین. ڕاستە بە گۆڵێک لە دواوە بووین، بەڵام تۆپی بێ ئەسەمی تێدا نییە. بۆیە توانیمان لە دوا خولەکەکان 2 گۆڵ بکەین. پیرۆزە لە یانەی عەلەم. یانەکەمان وە شاری عەلەم پێویستی بە دڵخۆشی هەبوو. وەکو ئەدایەکی زۆر باشمان پێشکەش کرد. لە سەرەتا ئەمە زۆر مسەیتر بوون لە سەر یاریەکە. بە چەند ئەغڵاتێکی فەردی دەتوانم بڵێم دۆڕاین. چکە ئێمە بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادە کرد بوو، هەرچەندە نەقسشمان زۆر بوو. ئێمە ئێستا لە 2 خۆل چێبرچێ دەکەین. ڕۆژ یەکشەمەش بەرامبەر سیروانیە یاریەکی مەسیریمان هەیە. بەمەنجامە لە خولی پلەیەکی عێراق خاوەنی سەرکەوتنێک و 2 شکستە تەنها 3 خاڵی هەیە. عەلەم بە یەکەم سەرکەوتن ئاشنا بوو، دوای 2 یەکسانی بووە خاوەنی 5 خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.